بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. بەڕێزان خۆشەویستان جێگران و بینەرانی بەڕێز سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لەو زنجیرە بەرنامەی پرۆگرامی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بۆ پەروەردەی منداڵ لە پاشکۆی ئەو زنجیرە بابەتەی کە پێشکەشمان کرد لە چەند زنجیرەیەک لە خزمەت ئێوەی بەڕێز دابین وەکو پاشکۆل و ئەو کتێبە یعنی زیادەیەکە لەو کتێبەی کە ئاماژەی پێنەکراوە ئێمە ئاماژەی پێدەکەین. گەیشتینە زنجیرەی 39یەمین. لە زنجیرەی 39یەمین باسی چۆنیەتی هەڵسوکەوت چۆنیەتی بەکارهێنانی تەکنەلۆژیای سەردەم بەتایبەت لە ناو خانەوادە و خێزان و منداڵ چۆن ڕابهێنرێ پەروەردە بکرێ بۆی کەوا بتانی تەعامل هەڵسوکەوت لەگە ئەو تەکنەلۆژیای سەردەم بکاتن بە هەموو جۆرەکانیەوە کە ئێمە باز دەکەین. بەڕێزان و خۆشەویستان، منداڵ ئەمانەتە لە ئەستۆی دایک و باوک، بۆیە هەر هەموو شتەکانی ئەو منداڵەی لە جلوبەرجی، لە خواردنی، لە خواردنەوەی، لە هەستان و دانیشتنی، حتا لە نووسنی، لە هەستانی، هەموو ژیانی ئەو منداڵەی لە ئەستۆی ئەو دایک و باوکەیە. دایک و باوک لێی بەرپرسە کاتەکانی ژیانی بۆی ئەو منداڵە کەسێک لە دوا ڕۆژدا کەسێکی سەرکەوتوو، کەسێکی وابیتن کەوا بتانی لەسەر پێی خۆی بوەستێ. بۆیە زۆر شتەیە کاریگەریەکی زۆر نێگەتیف و خراپی دەبیتن لەسەر منداڵ، نەک لە بۆ ئێستا هەموو ژیانی حتا مردنی ئەو منداڵە لە ئەو پەڕی ژیانی ناخۆشی و سزا دەچێشی، ئازار دەچێشی بە سەبەبی ئەوەی کەوا هەڵەیەکی کردووە کەسێک نەبووە دەستی بگری بلێ ڕۆڵە گیان ئەوە دغەڵەتە. لۆیە بەڕاستی تەکنۆلۆژیای سەردەم وەکو دەڵێ سیلاح و ذو حەدەین چەچێکە دووسەرەیە. معنای چییە؟ یعنی ئەگەر بەکاری بینی بەڕاستی باشترین شتە لۆ خزمەتی مرۆڤ و مرۆڤایەتی، بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بە خراپ بەکار بهێنرێ بەڕاستی چەکێکی زۆر کوشندەیە، مرۆڤ لە ناو دەبا. لۆیە بەکارهێنانی ئەو تەکنەلۆژیای سەردەم بەڕاستی زۆر پێویستە. چەند بنەمایەکە بی، چەند خاڵەکە بیتن، دایک و باوک ئەوانی کاری پەروەردە دەکەن منداڵەکانی لەسەر پەروەردە بکەن، بڵێن ڕۆڵە گیان ئەو مۆبایلەی لە دەستە، ڕۆڵە گیان ئەو تەلەڤیزیۆنە، ئەو فەیسبووکە، ئەو پەیجەی کە هەیتت بزانە چۆنیەتی هەڵسوکەوتی لەگەڵدا دەکەی. باسی چۆنیەتی هەڵسوکەوت لەگە تەکنۆلۆژیای سەردەم یەک لەو خاڵانەی کە زۆر گرنگە دەبێ ئەو ئامێرانە هەموو ئەو تەکنەلۆژیانەی کە هەیە و کە لە بەدەستە و کە لەژێر دەستی ئێمەدایە کە بەڕاستی بەخۆی لە خۆیدا نیعمەتێکی زۆر گەورەیە، نابێ بەکار بهێنرێ بۆی کەوا نەزیان لە خۆمان بدەین، نەزیان لە دەوروبەرمان بدەین. دەبێ زۆر ئەو خاڵە زۆر گرنگە دایک و باوک ئاگاداری منداڵەکەی بکاتەوە. ڕۆڵە گیان ئەو مۆبایلە لۆ خزمەتی مرۆڤ و بەشەریەت دروست کرایە، لەوەی نەکرێت و خۆتی پێ لە ناو ببەی یان ببێتە مای ئەوەی کەوا زەرە و زیان بە دەوروبەری خۆت بگەینی. لۆیە لێرەدا بزانە ئیسلام قاعیدەی چەند جوانی داناوە کە فەرمودەیەکی پێغەمبەری خوددایە صلى الله عليه وسلم دەفەرمێ لا ضرر ولا ضرار. لا ضرر نابی زەرەر بە خۆت بگەینی، ولا ضرار و نابی زەرەر و زیان بە دەوروبەری خۆشت بگەینی. کەواتە لێرەدا زۆر جاری وایە ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا ئێمە بەکاری دەینین هەندێک جار بوویتە بەڵایەک، بوویتە موسیبەتێک، بوویتە دەردێک، بوویتە ئێشوژانێک لە بۆ چەندین ئاسەوار و شوێنەواری خراپی لێ پەیدا بووە. یعنی ئەو منداڵە عمری 2 ساڵ 3 ساڵە ئەگە سەیر بکەیت ئەو مۆبایلەی دەدرێتە دەستی، ئالوودەی ئەو مۆبایلە بووە، ژیانی، خواردنی، یعنی لە سەنانی لە هەموو وەختێک ئەو منداڵە حتا نووسێ خەریکی ئەو مۆبایلەیە. دەزانین چ کاریگەریەک لەسەر مێشتی ئەو منداڵەی دەکات. زۆر دایکاتینە، زۆر دێ مامۆستا
والله يتأس من دالكم عمري 4 صالة هشتا نازاني بري دايا وبابا فيري هيت قصيك نبوا كو فيري قصة دبي أو من دالة تنها ايباتك دايته بردستي موبايلك دايته بردستي لسبين لخوير دستي تاني وراني حتى من دالي وهايا لسصفري خواردنكي اوا تابلتكي لبيش اخوي دانا واتمشادك وناني دخوا علميا انسان اقميشي مشغول بو تاملو ناني ناكا مع يدئي عازنادا كوا خواردنكي وربقريتو هرسي بكاتو حتى نهز ببرسيتي دكا نهز بتيربون دكاتر ونذ لتام لو تامو تشيش دو خوارني دكا لو زور غلطة دايكو باوك دبي زور اقدار بن بجيري تمني من دال پروردين من دال بكن لقد او اميراني كوا لناو مالكان داهي من دالك عمري 2 صالة حتى 6 صال اختخوات زريمة وقنقنية من دال 10 صال 10 ساعات 12 ساعات خريجي موبايل بي والله تاوانا والله قناعم لبو إسراعتي خوي موبايلك داتا دز من دالكي بس ساعات بس ويدا خيناك بس لكورن بيتوا بتوالو خوي لغرفكي خوي باري دايتوا خريجي ايباد كودي بيت لتمني هجنو دا 12 صالي رنقا او من دالا بيوسي بموبايلك بي لوي دست قطاب خانه دت يدوي مثلا بونونا بيوستي بويا زاري واهي مثلا ما مستشتي دنيري يعني مثلا لقى بنادر كان خوي شد معلوماتي قطاب خانه لو يكتب دنيرن عصايه بلام سان صوره كبيتا بلام اراستي كبيتا خال يشتر او من دالي كواله 8 هجد صالو بالصالو اواني الا كوليجا قوريه اوانش بيوستن باراسي تاكي رولجيان اقال لي بيتن نتينا بيدي خراب اقال لا شوينا اباحيه كان بي اقل اشتق بيت النكي او موبايل بكار بيني لو زدروزياني دورو بركي خود خال يشتر زور جرينجا كاتك او موبايل ما لدستا يان بقشتي طبعا هم او اميراني كوام زانياري شخصي تدايا طبعا يقلو خالني زور ميمة انسان ريز لتايبد مندي كسي برامبر بقريتن او موبايل اشتشي خاصة بكسك زور زاري وهيا دبيني كسك كابرا موبايل كيدانا مثلا لونو نتسي بإيشك درواو ديتوا كابراي برادري ديتن دستناو موبايلكي يق دقر بزاني ترسمي تبابا رنقة او موبايل رسمي خيزاني تدابي او كابرا رنقة رسمي خشي تدابي رنقة رسمي دايتشي تدابي او كسبي خوجنية اتو بتيناو او زانياري معلومات وداتا هاي كوا او لوخي خزني كريا او بابا تشتاك كسية كو انسان دز لبرشي يكشي رابكا باري لي دربيني والله اوج زيتي زوزو ناريكا نالبارا انسان ببي اذني برادركي خوي موبايل دسكاري موبايلي كسي برامبر بكا يعني هرشتشكا موبايلة تابلتا هرشتك بيتن يكشت اللوي كزوزو الجرينجا دايكو باوك هميشه دبي اقداري من دالكان يان بكنوا لبتسكترين تمن حتى دقات قورترين تمن لما ترسي تكنولوجيا طبعا ما ترسي كان دبت الدوزور ما ترسي لايني دروني لايني معنوي مثلا لون منا من دالتي بتسوك حر خريجي بردوام او موبايلي يان هر زكارك كسك لتمني دد واز صاليا يان قنزك بردوام صدي لصل او موبايلي دايكو باوك دبي اقداري او من ضالب كاتو رولجيان تأصيل لتساود دكا تأصيل لمشكل دكا تأصيل ل همو هستانو دانشت الدكاتر لويا دبي اقداري او من ضالب كاتو رولا اتوك عمر 2 صال 6 صالة او بريبار روجي 2 ساعات موبايليات تابلتك لك بي سبينان ايواران ساعاتك لك بكافية كسي اشترى تمشادك او موبايلي للايا سير دكي او كسا كاتك موبايلكي لكدا براسي كجنزكا او يجدبيت مثلا اعراسه بكرة لما ترسيكاني او موبايلا لوي كوا بكاري نيني لبو اشتي خراب ناستا ناو بيزي خراب همو كس كليق لسا همو اشتشي خراب نكا او دبزانا او شتاني كخرابن هندك زاري وايا لبو شخصيته كساياتي كسكا تأثيري هي هندك زاري وايا للروي اخلاقي وللروي دروني وللروي جنسي تأثير لو كسيدكا كساياتي دادا شوري هندك زاري وايا لبواري سياسي كاكا اتو كابرياتي سياسي دي كليق له هم اشتشي مكا
هەندێک جاری وایە شتی شخصیە دەچێت ناو فایل و پرۆفایل ناو فایلێکی کەسەکی شتی شخصیە کابرا لێت قبول ناکاتە لۆیە ئینسان دەبی ئەو مەترسیانە هەمووی ئاگادار بی و دایک و باوک دەبی ئاگاداری منداڵەکانیان بکەنەوە. خاڵیشتر لەو خاڵانی کە شێوازی هەڵس و کەوت کردنی یعنی دایک و باوک چۆنیەتی بتان پەروەردەی منداڵەکان بکەن لە بواری تەکنەلۆژیای سەردەم ئەویش ئەوەیە هەمیشە و بەردەوام دایک و باوک منداڵەکەی والی ڕابینی وا پەروەردە بکە لۆ خۆی چاو دووربی بەسەر خۆی یعنی ناکرێت و بەردەوام بینی مۆبایلەکەی کوڕەکەت کچەکەت تەمەشا بکەی ئەوە ناکرێت یان بەردەوام بچی لە هیکەوە دەرکەی لێ بکەوە ئەڵستەن ئەو نەوع تەسەڕف و کردارە زۆر شتێکی ناشرین و ناڕێکە بە خراپ دەستچێتەوە لەسەر پەروەردەی منداڵەکە لە جیاتی ئەتو سوود ببینی ئەو منداڵ لەوەی ئەوە دایک و باوکەکە بەڕاستی پێی شتێکی خراپ دەبیتە ئەسڵەن ئەسڵ وایە دایکەکە باوکەکە کە دەستە غورفەی منداڵەکە بە دەرکە لێدان بچن ناوی لێ هیکۆ بچی چکە ئەو منداڵە فێری جاسووسی دەبن سی قەو متمانەیان بە داک و بابی نامینێ دەرکە لەسەر قەپات دەکا نا با دەرگاکەی کراوە بی ئاوەژوو بیتر بە احتیاجی خۆی لەوەی کەەوە ئەو منداڵە سی قەو متمانەی بە خۆی بیتر یعنی وا هەز بکەیت و پەروەردەی وای ئەو منداڵت کردبی کەوا بۆ خۆی چاودێریبی لەسەر خۆی لۆی بەڕاستی تەمەشا بکە ئەوەیە کە ئینسان حەز بە ڕقابەی رب العالمین بکە کافی بەس ئەوەندە برێ ڕۆڵە گیان ئەلەم یعلم بأن الله یرا بزانە ئەگەر ئەمن ئەتوو نابینم بەڵام خۆخوای گەورە تو دەبینی لۆیە بە چیرۆکەکان بۆیە بە پەروەردەیەکی ئیمانی ئەو منداڵی پەروەردە بکە حەز بە ڕقابەی رب العالمین بکاتە. خاڵیشتر ئینسان هەوڵ بدە ئەوڕۆ پەیج و شت گەلک زۆرە دەبی دایک و باوک بێ ئاراستەی منداڵەکەی بکە کاتێک شتێکی خراپ منداڵەکەی تویتە یعنی ئادی مەسەرەن فەیسبووکی کۆمەڵە کەسادێکی کردیا یان پەیجێکی یعنی برین لەگەر چەند پەیجێک تێکەڵاو بووە دەبی سانسۆر ئاگاداری بە ڕۆڵە گیان ئەو پەیجانە خراپەیان ئەوە 1 2 3 4 زەرەر و زیانی هەیە لۆتو هەندێک پەیج هەیە ڕەنگە بە ناوی زانستی و بە ناوی دینی بی بەڵام لۆ ئەو ئاستەی تەمەنی منداڵەکەی تو بە کەڵک نایە ئاگاداری کەوە مەسەرەن دۆ نمونە هەندێک پەیج ئێستا هەندێک لە بانخوازان لۆ نمونە دێن گفتوگۆ و مناقەشە دەکەن لە ڕووی فەلسەفی لە ڕووی بابەتی ئیلحادی ڕەنگە منداڵەکەی تو نەگەیشتە ئەو ئاستەی کە بتانی ئیستیعابی ئەو منداڵ ئەو بابەتانە بکە لۆیە پێ برێ بابە خۆت بەو شتانە مەشغول مەکە کەینی گەیشتی ئاستەکی علمی هەینێ دەتانی بچیە ناو ئەو بابەتانە هەندێک پەیج هەیە لۆ نمونە تەئسیرێ لەسەر شەخسیەتی ئینسان لە ڕووی ئەخلاق لە ڕووی جنسی دەبی ئاگدار کرد بەڵام لە بەدیری ئەوانە دەبی دایک و باوک هەندێک پەیج لۆ بکاتەوە ئەها ڕۆڵە گیان ئەو پەیجێکی زانستیە باسی بابەتی هیوایەتی خۆت دەکا یعنی لەگەر حەز و ئارەزوەکانی تو گونجاوە لەگەر ئەو بابەتەی ئەتوو لێی دەخینی ئیسیفادەی لێ دەکەی لە بۆ خوێندنەوەی قورئانەکەت ئیسیفادەی لێ دەکەی کۆمەڵە گروپەکی زۆر گەنجی ڕێکوپێکی چاکن لە کچان لە کوڕان کوڕەکەتی لەگەر بیان کە سەدیق و هاوڕێ و برادری ئەوانە ئیسیفادەی لێ دەکەن دەبی بەدیلیان لە بۆ بینەوە هەتاکو لەسەر ئاستی ئەو منداڵانە لەوەی ئیسیفادەی بکەن. خاڵیشتر کە زۆر میهمە بەکارهێنانی تەکنەلۆژیا بەڕاستی دەبی ئەندازەیەکی دیاریکراوی هەبیتن یعنی نابی بەردەوام حتا زۆر جاری وایە خۆ نەک منداڵەکە بابەکە وا دانیشتێ بەردەوام خەریکی فەیسبوک و خەریکی ئەتاری و خەریکی شتی بێمعنە داک و بابەکە ئەتوو ئەگەر بە خۆت نەتانی زاڵبی بەسە نەفسی خۆت کۆ دەتانی بە منداڵەکەت بری کاکە ئەو مۆبایلی دانێ تأصیل لە خینت دەکات تأصیل لە مستەوای علمی و زانستی دەکات لۆیە بەڕاستی ئەو خاڵە زۆر میهمە داک و باب ناوە مەسەر ئەگە بەکاری هینا مەسەرەن چونە ناو چەند پەیجەکە چە بەکارهینانی مەسەرەن لۆ بابەتەشی زانستیە بەڵام حەق و مافی منداڵەکانیشی بداتن. بابەتی تەکنەلۆژیای سەردەم لۆ ناو خێزان کە ئەویش زۆر میمە چەند خاڵک ئەویش یەک لەو شتانی کە زۆر گرنگە
منداڵەکان ئاراستە بکرێت پەروەردە بکرێت بۆ بەکارهێنانی ئەو تەکنەلۆژیایە لەو بابەتانی سوودی لێ دەبینن. لۆ نمونە مثلا کوڕەکە لە بنکەشی تەحفیز قورئانی دەخوێنی، مثلا ئەو قاریئانە هەیە ئەی بە سوێی مثلا لۆ نمونە، یان چەند دەرسێکی حتا بە کوردی ئێستا چەند مامۆستایەکی بەڕێسەنە دەرسی وانەی تەجوید مەخارج و صفات بابەتی قورئان دەرسیان هەیە دەتانی برێ ڕۆڵە گیان لەوەی ئیستیفادە دەکەی. یان منداڵەکەت دەخوێنی لە قوتابخانە لە دەرسێک لە دەرسەکان زەعیف و لاوازە پێیت چێ ئێستا پێیت مامۆستای خوسوسیە دەرسەکانی دانایە برێ ڕۆڵە گیان لەو پەیجێت و ئیستیفادە دەکەی. هەتوو لە بیرکاری زەعیفی لاوازی نمرەکانت خراپ بووە ئیستیفادە لەوەی بکە. لە فیزیای خراپبی ئەوە مامۆستا فرانکەس هەیە خەڵک بە پارە دەیگری بە ملیۆن ئەوە بەلاژ وا دەرسەکە لۆ شەرح دەکاتن. یان هەندێک جاروێ کوڕەکەت لە تەمەنی 12-13 ساڵە گروپەکەنا زۆر گروپی ڕێک و پێکەن شتی جوان بڵاو دەکەنەوە مەجموعە گەندێکی بە ئەخلاق بە ڕەوشت دیندار خواناس هەوڵ بدا بیان کە ڕەفیق و دۆستی لەگەر ئەو پەیجان با کۆنتاک دروست بکاتن. ئەوانە بەڕاستی دەتوانی ئەو تەکنەلۆجیایە دەبێتە ڕەحمەت دەبێتە بەرەکەت لۆ پەروەردەکردنی منداڵەکەت. خاڵیشتر ڕێخستنی کات لە بۆ بەکارهێنانی ئەو تەکنەلۆژیایە. مثلا منداڵ ئەگە تەمەنی 2 ساڵە وەچی گوتمان کاکە عەلەقە ڕۆژێ 2 سەعات 3 سەعات بەکاربی لەوەی زیاتر نابی ڕێی پێ بدەیت. منداڵەکە لە قوتابخانەیە کاتی تاقیکردنەوە وا دەزانی کاتێک تاقیکردنەوەیە دەبی ئەو مۆبایلەی لێ بستین ڕۆڵە گیان مادامە تو تاقیکردنەوەت هەیە لە ڕۆژی یەکشەم هەتا پێشەمێک کە دەوامت هەیە ئەو مۆبایلەی دەدەیە من لەکنەخۆم هەڵی دەگرم دەیکوژێنمەوە قەی ناکە ڕۆژی پێشەمدانی ئێوارەکە تا ڕۆژی هەینی کە عوتڵەیە و پشوە با لەکرێت بیقینە بەو شێوەیە حتا لە کاتی پشوو هاوین دەبی کاتەچی دەبی بە کات مۆبایلەکەی بدەیە منداڵەکەت چونکە ئەو کاتە زیڕیدە دەڕوا ئەو منداڵە بەس خەریکی ئەتاریە بەس خەریکی فەیسبووکە بەس کاتەکەی لۆ دیاریکە کوڕی خۆ دانی بەیانیکە کاکە سەعاتێک سەعات و نیوەک ئێوارەکەی سەعاتێک سەعات و نیوەک شەوێ سەعاتێک بەس معقول نییە منداڵ 12 سەعات 15 سەعات هەیە بەس خەریکی ئەو مۆبایل و ئەتاری و بابەتانەیە. خاڵیشتی زۆر زۆر مهمە یعنی منداڵ وا ڕابێهێنرێ کاتێک مۆبایلەکەی بەکاردەینی کو لە ژوورە تایبەتەکەی خۆی بەکاردەینی لەکن داک و بابەکەش لە ناو خێزانەکەش بە ئاسایی بەکاری بینی. زۆر داک و منداڵ هەیە ڕقم سڕیەکی دانایە ئەو ڕقم سڕیە هیچ کەسێک نازانی لۆ لەبەرچی دیارە سیقەی بەخۆینە دیارەشتی زۆر خراپ ناو مۆبایلەکەیە لۆی تێی بگەینە ڕۆڵە گیان حەز دەکەم ئاگاداربی ئەگەر ئەمیش دەزار و خوای گەورە پێی ئاگادارە نابیشت لەم بشاریەوە منداڵ وا پەروەردە بکرێت. خاڵیشتر لەو خاڵانی کە زۆر زۆر مهمە لۆ ئەوەی کەوا ئەو منداڵانی لێ پەروەردە بکرێت جاریشتر دەیدێمەوە ئەویش ئەوەیە کە منداڵ وا پەروەردە بکرێت حەز بە ڕقابەی ڕەب العالەمین بکە و خاڵیشتر ئەویش ئەوەیە کەوا بەدیلی یعنی جێگرەوەی شتی باش بخرێتە پێش منداڵەکان. مثلا لۆنە منە حتا منداڵی بچوو هەندێک ئەفلام کارتۆن هەیە ڕەنگە زۆر تەئسیری هەبی لە ڕووی ئەخلاقی لە ڕووی نەفسی و دەرونی دەزانی زۆر جار منداڵیان هینایە منداڵ عمری 3 ساڵ 4 ساڵە دەرێ شەو ڕۆژ خەوی نییە خۆی لە من باوەشی داچی دەنێ هێشتا خەوی لێ ناکەوی لۆ وەڵا تەمەشای فلیمی زۆمبی کردیا تەمەشای فلیمی خەوفی کردیا ئێلۆ بابە لۆ کو دەبی ئەو داک و بابە لێ بگەڕێ یعنی مەعاد لێ ڕشکەوە ئەو هەموو ئەفلام کارتۆنە جوانە هەیە واللهی ئێستا شتی وا هەیە واللهی گوناحە داک و باب لەوە بێت بێریتن منداڵەکان ئەو هەمووشتە بێ سەر و بەر و خراپە منداڵەکەی تەمەشا بکاتن وەرە بەس تەمەشا بکە ئەو کەناڵە ڕێکانە باسی عەزەمەتی خوا هەمووی ئەفلام کارتۆنە هەمووی سرودە هەمووی دەنجی خۆشە هەمووی شتی زۆر بەسوودە لۆ من ئەو شتانە داوەنلۆد ناکەی لۆ منداڵەکان هەمووی چیرۆکی قورئانی چیرۆکە فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانە منداڵەکە لە سەو شتانە ڕابێنە حتا لە شتی تەرفیهیش هەیە بەڵام شتی بەسوود شتی پاک شتی ڕێک لۆی منداڵەکەت
کەسێکی باش بی بەڕێزار و خۆشەویستان بەڕاستی هەڵس و کەوتکردن لەگە تەکنەلۆژیا بە تایبەت لەسەر لە ڕۆژگارێکی وەکو ئەوڕۆ زۆر زەحمەتە بەڵام ئەگەر کەسێک منداڵەکەی لە بچوکی ڕال لەگەڵ ڕاهینا ئەو زۆر ئاسان دەبیتن منداڵەکە لە جێو ئەمدی تو دەبیتن ئەگەر پەروەردەیەکی ئیمانی ئەگەر پەروەردەیەکی وای بکەی کە بەڕاستی ئەو منداڵە وابەستە و پەیوەستبی بەخوای گەورە سوبحانەهو وتەعالا دەپاڕینەوە لە خوای گەورە خوای گەورە منداڵەکانمان ساڵح بکە خوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە وا بکە کە ئەو منداڵانان ببنە مایەی چاوڕوونی دنیا و قیامەتمان وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.